سڵاوتان لەبێت. بەڕێشێکی سپی و نورانیەوە لە چاوەڕوانی موچەدا پاڵی بە دیوارێکەوەدا بوو. دوێنێ تەنیا قسەی کرد و دڵی هەمووانی هەژاند. بەڵام ئەمڕۆ قسەکانی بوونە بارانی خێر و بەسەر ماڵە بچکۆلەکەی دابارین. ئەمە چیرۆکی مام ڕەفیقە، ئەو پیاوە خانشینە ڕیش سپی و ڕدێن سپی لە شاشەی 1964ەوە دەرکەوت. ئەو بە غەمگینیەوە باسی حاڵ و گوزەرانی کرد. بەڵام قسەکانی ئەوەندە کاریگەر بوون هەرزوو ڤیدیۆکەی گەیشتە قوڵایی دڵی خێرخوازان. ئەمە وای کرد خێرخوازان بڕیار بدەن هەموو پێداویستەکانی مانگی ڕەمەزان بۆ مام ڕەفیق دابین بکەن. کاتێک ئەمڕۆ پەیامنەری 1964 چۆ لای مام ڕەفیق و هەواڵەکەی پێوت، سیمای لە خەمەوە بۆ دڵخۆشی گۆڕا وتی: هەتا ماوم دوعای خێرتان بۆ دەکەم. چیرۆکەکەی مام ڕەفیق سەلماندی کە جاروبار مایک و کامێرەکان تەنها بۆ گواستنەوەی هەواڵ نین، بەڵکو دەبنە پردێک بۆ پێگەیشتنی مرۆڤایەتی و هاوکاری و دەستگیرۆیی یەکتری. شۆڕژی کەسی هەرتەنیا قژی ژنان و کچانی کوردیان نەهۆنیەوە. ئەوە تا تیپی تۆپی پێی یا باستا لە بۆلۆنیا ئیتالیا بە کۆمەڵ قژیان کەزی کردووە و پشتیوانی لە ژنانی کورد دەکەن. خانمەکان ڤیدیۆیەکیان وەک هاوخەمی و پشتیوانی بۆ ژنانی کوردی ڕۆژئاوای کوردستان بڵاو کردوێتەوە و پرچی یەکتر دەهۆنەوە. ئەوەش وەک هێمایەک بۆ پاراستنی شکۆ و ناسنامەی ژنی کورد و پەیامێکی ڕوون بۆ جیهان کە دەڵێت: ئێمە لەگەڵ ژنانی کوردین لە بەرامبەر توندوتیژی گروپە توندڕەوەکان. کەمەندامانی سەنگەر لە ڕابردوودا بۆ پارێزگاری لە خاک و خەڵک بەشێکی جەستەیان لەدەستدا، کەچی ئەمڕۆ پێنجشەممە بۆ حاڵەوە لە بەردەم بانکی مەڵکەندی لە سلێمانی گربوونەوە و چاوەڕێی موچە بوون. ئەوان حەشاماتێکی زۆر بوون و وەک خۆیان دەڵێن دەبوو شایستەی 3 مانگیان پێ بدرێت، بەڵام تەنیا موچەی مانگی 2026یان بۆ هاتووە، ئەویش بەکەم و کورتی. شێخ کەمال جەمیل نوێنەریان بە 1964 وت ژیانی کەمەندامان لەو پەڕی خراپیدایە. ئەوان داوا دەکەن سەرۆک و جێگری سەرۆکی حکومەت بەپەلە بێتە سەرخەت، چونکە ڕەوانیە دوای هەموو ئەو قوربانیانە لە نۆرەی بانکەکاندا ئیهانە بکرێن. لە نێو یاریگای زانکۆیکۆیە دیمەنێکی پڕ لە سۆزی کچ و باوکێک دەبێتە جێگای سەرنجی ئامادەبووان. ئەویش دوای ئەوەی باوکەکە هانی کچەکەی دەدات و کچەکەشی مەدالیای یەکەمبوونی دەخاتە ملی باوکی. سۆلین بە 1964 وت: هاتنی باوکم سوپرایز بوو. هێندەی بەبینینی ئەو دڵخۆش بووم، هێندە بە نازناوەکە دڵخۆش نەبووم. بوونی باوکم لە یاریگاکە بوو بە وزە و کردمی بە پاڵەوان. هەر بۆیە کە مەدالیاکەم وەرگرت بێدوودڵی پێشکەشی باوکمم کرد و خستمە ملی ئەوەوە. هەرچی مام سەعدوڵڵای باوکی سۆلینە دڵنیا بۆ لەوەی کە کچەکەی دەبێتە یەکەم. هەر بۆیە بە 1964 وت: هەمیشە پاڵپشتی سۆلین و منداڵەکانی ترم دەبم. هەر شاد بن.